سڵاوی خۆی گەورەتان لێبێ هاوڕێیانی خۆشەویست گەڕاینەوە لاتان لە پەیجی کانیکرماج بۆ ئایتی بابەتی ئەم جارەمان چونێتی پەیوەندیکردن لە نێوان ئەو موبایلانێکە سیستەمی ئەندروید گالاکسیان لەسرە لەگەڵ ئەو ویندۆسانەی جگە لە ویندۆسی دە یان بە ویندۆسی دەوە، چونکە ئەو بەرنامەی کە پێشتر دامنا تەنها لە ڕێگەی ویندۆسی دەوە بوو یان موبایلەکە کۆنێکتی ویندۆسی دەوە بوو. بەڵام ئێستا بەنامێکی نوێ بهێناون بۆ ئەو کەسانی کە داوای کۆنێکتکردنی گالاکسی سیستەمی ئەندروید لەگەڵ ویندۆسی 7یان کرد. سەرەتا ئەم بەرنامەیە لینکەکەیتان پێدەم ئەتاچێکم لەگەڵ پۆستەکەدا دایە بەزێنی ئینستاڵێکین، پاشەوەی ئینستاڵمانکە سکرین شۆرتکەتێکی لەسەر دێسکتۆپە، ئەمە ئەپاور میرەر. دواتر ئەچینە سەر بە هەمان شێوە ئەچینە سەر موبایلەکە بەشی پلەیستۆر، لێرە لە سێرچەکەدا لە خانی سێرچەکە پاوەر میرەر ئەبین لەسەری سەرەوە پاوەر میرەر کۆنترۆڵمانەیە. لێرە من ئینستاڵم کردە دام بزاندووە، ئێوەش هەتوان دای بەزێن پاشان بیکەنەوە ئەو بنیەکەن باشە. لێرە تەکیدکەنەوە کە کۆمپیوتەرەکەتان بە هەمان شێوە موبایلەکە لەسەر یەک ئینتەرنێتە یان لەسەر یەک وایفای یان ئەتوان خۆتان وایفای بۆ بکەنەوە شەیریکەن، تەکی لەوە بکەنەوە بزان لەسەر یەک خەتن باشە. پاشان بەرنامەکە ئاکەینەوە چاوەڕوانە بین تا ئەکرێتەوە. یوتیوبەکەمانە سبسکرایب بیکەن ئەبێتە هۆی وەکو مۆتیڤێشنێک وایە بۆ ئێمە کە بەردەوام بین. ئێرەش وێبسایتێکی بلۆگێک دامان ناوە بۆ بابەتانی کە بڵاوێکەمەوە لێرەش دایانێ. لێرەش پەیجی کانیکرماج بۆ ئایتی باشە کە بەرنامەکەمان کردو سێ پلانمان پیشانەیە. پلانی یەکەم گێست ئەوەی کە میوانە، پلانی دووەم فری ئەکاونت، پلانی دووەم VIP ئەکاونت. پلانی یەکەم بۆ کەسانەیە کە ئەکاونت دانانێن یەکسەر بەرنامەکە بەکارهێنن، تۆ ئەتوانی لێرە شاشەی موبایلەکەت ببینی وە کۆنێکتی لەگەڵ ئەم بەرنامەیە بکەی لە ڕێگەی کێبڵ یان وایفاوە وە کۆنترۆڵی ماوسەکەی تێک سکرینشوتیش وێنەی سەر شاشەکە بگریت. بۆ پلانی فری ئەکاونت کە ئەکاونتی دائەنەی بەڵام هێشتا ئەوش هەر فریە، چوار خاصەتی تر زیادەکە. ڕیکۆردی سکرین ئەتوانی ڕیکۆردی سەر شاشەکە بکەیت، بەڵام لیمیتد واتە بۆ کاتێکی دیاریکە ئەتوانی ڕیکۆردکەی. ئەتوانی یەک دیڤایس at one time ئەتوانی لە ڕێگەی وایفاوە کۆنێکتیکەی. ئەمە بۆ iOS-ە، ئەگەر دیقەت بنەمە بۆ iOS-ە، ئەمەیان بۆ ئەندرویدە، ئەمەش هەر بۆ ئەندرویدە، بەڵام ئەمەیان بۆ iOS-ە بۆ ئەپڵە و نۆتیفیکیشن پەیوەندیانی کە بۆ دێت و لەگەڵ ئەو نامانی کە پێتەگا نۆتیفیکیشنەکانی پێتەگا. پلانی سێیەم کە ئەمە بە پارەیە ئەتوانی بیکڕیت، لێرە کیبۆردەکەت پێدا فول سکرین دیسپلی هەیە و ئیعلانات نایێتە سەری ئەو کە ڕێکلاوانەیە چێتە سەر بەرنامەکان. لێرە ئەوش نامێنێ ڕیکۆردی سکرینەکەی بەبێ لیمت چوار دیڤایس یان چوار موبایل توانی لە هەمان کاتە شان بی وابزانم. لێرە بەس ماوسمان هەیە بەڵام لێرە کیبۆردیشی لەگەڵ. بە هەر حاڵ ئێمە ئەکاونتی VIP مان ناوێت، فری ئەکاونتش ئەگەر ویستان لێرە توان ئەکاونتەکە ئیمێل داخلکەن، ئەکاونتەکەتان دانن دوای لۆگینەکە. لێرە بە ئێمە بەست بەشی میوانەکە تاقیکەین، ئەو بەشی کە پێویستی بە ئەکاونت نییە. بەرحاڵ کە چوینە سەر موبایلەکە بەرنامەکەمان کردەوە دوو بەشی هەیە لەسەرەوە. بەشی یەکەمە USB کۆنێکشن، ئەگەر بە کێبڵ ڕەبتێکەی موبایلەکەت ئەوە لێرەوە توانی کۆنێکت بی یەکسەر. ئەگەر بە وایفا کۆنێکشنە بە وایفا کۆنێکتەبی ئەچێ سەر ئەم بەشەیان یان لەسەر یەک خەتن یان لەسەر یەک وایفان ئەوە لەم بەشەوە داخلەبی. هەجا سێ جۆر تیڤیمان هەیە بۆ TV بۆ iOS ئەوانەی جەماعەتی آیفۆن، بۆ ئەندروید بۆ ئەوانەی کە گالاکسی بەکارهێن.
پاشان ئەچینە سەر مۆبایلەکەمان لێرە مۆبایلەکەیە چیەکەن ئەچینە بەشی ئەم ئێمە لێرە ئەبین سێرچەکە ئەگەر لەسەر یەک وایفا بن مۆبایلەکە کۆمپیوتەرەکە دۆزێتەوە ئەچین سەری بە سێ بەشمان هەیە لێرە بەشی یەکەمیان بۆ چییە بۆ شاشەی مۆبایلەکە لەسەر کۆمپیوتەرەکە دەرەکەوێت بەشی دووەمیە شاشەی کۆمپیوتەرەکە لەسەر مۆبایلەکە دەرەکەوێت واتە وەکو وایە عەکسی بکەیتەوە لە جیاتیەوەی لە کۆمپیوتەرەکەەوە سەیری مۆبایلەکە بکەیت لە مۆبایلەکەەوە سەیری کۆمپیوتەرەکە بکەیت بەشی سێیەمیان کە بەشی پاوەرپۆینتە ئەم بەشیان بۆ کەسانەیە کە سیمیناراتەکەن لێرەوە ئەتوان کۆنتترۆڵی پیجەکانی پاوەرپۆینت ریمۆتلی لە ڕێگەی وایفایەوە بەکاری بێن بەشی یەکەم هەڵەبژێری ئەوەی فۆنسکرین لێرە لەم بەشە ستارت ناو ئەمە لەسەر مۆبایلەکەی تەبان ئەمە شاشەی مۆبایلەکەیەکە ئێوەی بین ستارت ناو ئۆکەی ئەمە ئێستا ئەگەری بین ئەم بەشیان وێسیە باش ئەم مۆبایلەکەیە ئەبین کە مۆبایلەکەمان لەسەر بەرنامەکە دەرەکەوێت لێرە توانی سکرینشوت بکەیت لێرە توانی ریکۆرد بکەیت لێرە ئەتوانی کۆنتترۆل فۆرم پیسی ئەتوانی کۆنتترۆڵی مۆبایلەکەت کە لە ڕێگەی پیسیەوە بەڵام ئەیان پێویستی بەچی هەیە پێویستی بە ئەوەی هەیە کە لە ڕێگەی USB یان لە ڕێگەی کێبڵەوە کۆنێکت بین ئەبینم وای لێرەوە ئەتوانیت تەحکومی پێ بکەیت بەڵام ئەمەیان وازم پێویستی بە ئەکاونتە باشە ئەوەی تر کە ویستمان پیشانتان دەین با ئەمەیان داخین دیسکۆنێکت بی لەم بەشە چین سەر مۆبایلەکە دواتر ئەکسیتێکەین دیسکۆنێکتە بێ ئەکسیتت کرد ئەبین کە شاشەکەی وەستا کاتە دیسکۆنێکت بووە بەرحاڵ ئەچین سەر بەشی دووەم کە چوویتە سەر مۆبایلەکەت بە کۆنێکتی لە ڕێگەی ترۆ کۆنێکتێکم بۆی پیشانتان بە ئینتاکرێتەوە سمارت ڤیو ئەمە بین مۆبایلەکەمانە چینەوە بەرنامەکە ئاکەینەوە پاوەر میرۆر باشە لێرە ئەچینەوە بەشی ئێمەکە ناوی کۆمپیوتەرەکە ئەچین سەر کەمپیوتەر سکرین میرۆری کە بەشی کەمپیوتەر لێدا ئەبینی شاشەی کۆمپیوتەرەکەت لەسەر چی لەسەر مۆبایلەکە پیشانەیە باتێقەتیەوە بن ئەمە شاشەی کۆمپیوتەرەکەمانە لەسەر مۆبایلەکە پیشانەداوە لە ڕێگەی شاشەکەەوە توانیت و تەحەکوم بە ماوسەکە بکەیت یان کۆنتترۆلی ماوسەکە بکەیت بە کە دەستی لێ شتەکانەکاتەوە بۆ ناچینە سەرم بەشیان دەستی پیانە ئەکرێتەوە باشە ئەتوانین لێرەشەوە دیسکۆنێکتیکەین بەو هیوای سووتان لێبینی بێ لینکەکانتان بۆ دائەنێ ان شاء الله تعالى والسلام عليكم ورحمة الله وبركاته.